وەکو دەڵێن فول مواصفاتە هەرچی تایبەتمەندیەکت دەوێت یایەتی تەنانەت گوشینەکەشی مەساجە. لە 2025 ئەو بەرزترین مواصفاتە لە 12 کیلۆمەتر 1 لیتری دەخواتن. نرخەکانی لە دەوری 100 میلیۆنەکە 105 میلیۆنەکە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێبێت لە پێشانگای ئۆتۆمبیلی هەولێر ئۆتۆمبیلی زۆری ڕام 2025 نمایش کراوە. وەکو دەڵێن فول مواصفاتە هەرچی تایبەتمەندیەکت دەوێت یایەتی تەنانەت گوشینەکەشی مەساجە. من دەمەوێت بۆ ئەم مەبەستا گفتوگۆ لەگەڵ کاک شاکر بکەم. کاک شاکر بێتە ئێرە سوپاست دەکەم سڵاوت لێبێ سپاس بۆم دەرفەتە باسی مواصفاتەکانی ئۆتۆمبیلی ڕام 2025 ئێستاکە ئەو سیارە 2025 6 پستۆنە توین تۆربۆیە قووەتی 540 هۆرس پاوەرە. ئێستا لە 2025 ئەو تازە دابەزیوە وەکو ئێستاکە دەبینین سیارەکە بەردەستاوە ئەوە دێ فول مواصفاتە. فول مواصفاتە یعنی دەکاتن دوو کوشین مەساجە دوو کوشین خەزنە سەقفی شامۆیە ئەلکەنتارەیە داتاشۆیە شەحن وایرلێس چارجە دەبل شەحن وایرلێس چارجە کوشینەکانی دواوەشی سارد و گەرمە سەماعی کیبسە بەناوبانگترین سەماعەیە. ئەو سیارە ئێستا کە 6 پسنی توین تۆربۆیە زۆر اقتصادیە. لە چ وڵاتێک بەرهەم دێت؟ لە ئەمریکا لە خودی ئەمریکای. نرخەکەیان چۆن؟ نرخەکانی لە دەوری 100 میلیۆنەکە 105 میلیۆنەکە. 105 بەڵێ. پێم بڵێ چۆن ئێوە ئۆتۆمبیل لە ئەمریکاوە دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان؟ بە باخیرە لە ئەمریکاوە بۆ دوبای لە دوبایش لۆ عێراق ئەو جە بە دوو ڕێگا هەیە بە ڕێگای تورکیاوە دێ هەیە بە ڕێگای ئێرانەوە دێ. ئەم ئۆتۆمبیلانە لە ساڵی چەندەوە وەک بزانی بەرهەم دەهێنرێت لە ئەمە؟ ئەوە لە مێژە بە بەرهەم دێن هەر ئەو شەریکان هەر ئەمریکیە ئەو ساران لەو ئەمریکا خودی خۆشی دروست دەکاتن. بەڵێ زیاتر ئەوانەی لێتان دەکڕن خواستیان لەسەر چ جۆرە ڕەنگێکی زۆربەی لە حەزیان بە ڕەنگی ڕەشەیە ڕەنگی ڕەش. ئەی ڕەنگەکانی تر تەڵەبی لەسەر نییە؟ با تەڵەبی هەیە ئەوجا هەر کەسە و خودی خۆی هەندەکەی حەز لە ڕەش هەندەکەی حەزی لە ماڕۆنیە. ئێوە تا چەند مۆدلتان هەیە؟ مۆدیلاتمان زۆرە وەکو 4 مۆدیلمان هەیە 5 مۆدیلمان هەیە 5 بابەتمان هەیە. ئەم مۆدلانە لەگەڵ ئەوەی کە باسمان کرد چ جیاوازێت؟ هەندێکەکە دێ بە پێی مواصفات بە پێی سعرەکە گە مواصفاتەکە کەمتر بی سعرەکەش کەمتر دەبی ئەگە مواصفاتەکەی بەرزتر بیتن سعرەکەشی بەرزتر دەبی. بەس ئێستاکە لەو ڕۆکەیڕا لە 2025 ئەو بەرزترین مواصفاتە بەرزترین مواصفاتە خواستی زۆر لەسرە. دەگوتری ئەم جۆرە ئۆتۆمبیلانە بەنزینی زۆریان پێویستە ئەوە نا ئەو ئێستاکە بوتە 6 پستۆنی توین تۆربۆیە اقتصادیە زۆر لە 12 کیلۆمەتر 1 لیتری دەخواتن بە 1 لیتر. گەلک بە خێر بێن هیوا سەرکەوتن. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێویستی بوون ئەو زانیاریانە بوو لەسەر ئۆتۆمبیلی ڕام 2025 وەک دەڵێن فول مواصفات کۆی تایبەتمەندیە نوێیەکانی تێدایە لە ئەمریکا بەرهەم دەهێنرێت و هاوکات دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان لێرەدا کڕین و فرۆشتن و مامەڵەی پێوە دەکرێتن. لە بوون یەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.